ئەگەر بێ سەیری ئەم گەردوونە بکەین ئەوە دەبینین کە پڕیەتی لە شتی سەیر. ئەو کاتە ئێمەش دەتوانین بۆ ماوەیەکی درێژ سەیری ئاسمان بکەین. لە ئاسمان ئەستێرەکان زۆرن، هەروەها نهێنی گەردوون ئاشکرا نییە. وەلەو ئاسمانەدا ئەستێرەیەکی تایبەت هەیە کە وام لێ دەکات دەربارەی کەسێکی زۆر تایبەت بیرکەمەوە. ئێستاش با چیرۆکی خۆمتان بۆ باسکەم. لە کاتێکی بەرەبەیاندا لەو پەڕی بێسەروبەریەوە مەحاڵێک هات، ئەویش بریتی بوو لە یەکێک لە نهێنیەکانی هەرە گەورەی گەردوون. دەبینن کە من لە شوێنێکی نایاب و نهێنیەوە هاتووم. تەنها ئێمە دەزانین کە سیستەمی خۆر هێزی کێشکردنی بریتە لە دوو هێزی کێشکردن. دوو جوود هەسارە بە دەوری خۆردا بە یەکەوە دەخولێنەوە، بەڵام هەر یەکەیان خاوەن هێزی کێشکردنی خۆیەتی و بە پێچەوانە لەگەڵ هێزەکەی تر جیاوازە. ئێستا لە جیهانەکەی ئێمەدا دەکرێ بکەوی و وەبەرز بیەوە. ئەوە نهێنیەکانی ئەم دوو گەردوونە بوو. بەڵام ئەم چیرۆکەی کە باسی دەکەم دەربارەی خۆشەویستیە. هەندێک خەڵک دەڵێن دوو خۆشەویست هەرگیز یەکیان نین، لە کاتی لە دایکبووندا لە یەک جیا دەکرێنەوە و هەردوو نیوەکە بەداوام پەرۆشن بۆ دۆزینەوەی ڕێگایەک تا بگەن بەلای یەکتر. بۆ ئەوەی کەوا لە چیرۆکەکەم تێبگەن پێویستە تۆ سێ یاسای سەرەکی دەربارەی هێزی کێشکردنی زەوی بزانی. ئەوە گرینگە، هەر شتێکی تاک ڕادەکەشترێ بەهۆی هێزی کێشکردنی جیهانەوە کە بۆی دێ نەوەکو لە جێگایەکی تر. کێشی هەر شتێک دەتوانرێ هاوسەنجی بکرێ بە بەکارهێنانی مادە لە جیهانێکی تردا، مادە پێچەوانەکان. پاش ماوەیە لەو پەیوەندیەکەوە دروست بووە، مادەی پەیوەندی کراو لەگەڵ مادەی پێچەوانە دەسووتێنرێت. ئەم یاسایانەش وەکو گەردوونە کۆنەکەن ناگۆڕدرێن. ئەوان دەڵێن کەوە ئەم شتەی ڕوویداوە هیچ زیاکاریەکی نییە. هێزی کێشکردن دەڵێن ناتوانرێتەوە شەڕی لەگەڵ بکرێت. باشە، من ڕازی نیم. چی دەبێ ئەگەر خۆشەویستی بەهێزتر بوو لە هێزی کێشکردن؟ ئێستا بابگەڕینەوە کاتە تاریچەکان کە هەر پەیوەندێک لە نێوان جیهانەکان زۆر مەترسیدار بوو و هەروەها پەیوەندیەکان بە تەواوی قەدەغەکراو بوو. لای سەرەوە یەکێک لە گەردوونەکان پێشکەوتن و دەوڵەمەند بوون. لە کاتێکدا لە لای خوارەوە ئێمە مادە پێچەوانەکان دەدزین لەسەرەوە بۆ گەرمکردنەوەی ماڵەکانمان تاوەکو لە ژیان بەردەوام بین. هەموو شتێک دەخەینە مەترسیەوە، تەنانەت ژیانی خۆشمان. پێم وا بێ مردووە. ئەوە هاتە ڕاکە. ئەوانەی کە ڕێگای پێدراوە پەیوەندی بە جیهانەکەی ترەوە بکەن لە ڕێگەی جیهانی گواستنەوەیە. ئەویش ئەنجومەنی گەورەیە لەسەرەوە. ئەم ئەنجومەنە بۆیە دروستکراوە تاوەکو نەوتمان بە هەرزان لێ بکڕن و هەروەها لە بەرامبەرشدا کارەبامان بە شێوەیەکی گران پێ بفرۆشن بۆ ئەوەی نەتوانین کاریگەریمان لەسەریان هەبێ. لەبەر گواستنەوەی جیهانی من لە هەتیوخانە گەورە بووم. دایک و باوکی من لە تەقینەوەیەکی گەورەدا مردن. دەستگای نەوتی گواستنەوەی جیهانی تەقیەوە کەوا لەو کات زۆربەی شارەکان بەهۆی ئەمەوە لە ناو چوون. لە بەختی من ئەو پشوەی کۆتایی هەفتە بوو. بە منیان وێت سەردانی پورە گەورەکەت بیکی بکە. من تاکە کەس بووم لە خانەوادەکەم دەربازم بوو. لە ڕاستیدا پورە بیکی دوشتی زۆر گرنگی هەبوو کەوا من زۆرم خۆش دەویست. مۆدێلی فڕۆکەوانی و هەروەها ئەو کێکەی دەستی پورە بیکی کە دروستی دەکرد. بە تەمام سبەی هەندێک دەن کە هەڵاڵەی پەمەیت بۆ بهێنم. بیکی هەوڵی دەدا ئەو کارانەی کەوا خۆی دەیکرد لە ژیاندا فێری منیشی بکە. گەیشتینە سەر نەوەکانی خاتونەکان لەو خێزانەی کە ئێمە هەمان بوو. ئێستا زانیم نهێنی پەمەیبوونی ئەم شتە بوونی شانەیەکی هەنگوینی بوو لەوێ.
کی ئەوانە چۆن دروست دەکرێن؟ بڕوانە هەموو شتێک لەو کتێبەیە. ئەم کتێبە لە دایکمەوە بۆ ماوەتەوە وە بە دڵنیاییەوە دەیدەم بە دایکت. ڕۆژێک دێ کە تۆ گەورە دەبی ئەو کات دەیدەم بە تۆ. بیکی زۆر جار منی دەنار بۆ چیای ساگی بۆ کۆکردنەوەی هەڵاڵای پەمەیی. ئەو تاکە شوێن بوو کە شوێنێکی قەدەغەکراو بوو تاوەکو بتوانی هەنگی پەمەیی بدۆزیتەوە. هەنگەکان کە خواردن دەدەن بە گوڵەکان لە هەردوو جیهاندا وە دڵنیا بن لەوەی کەوە بەبێ ئەوان هەرگیز ئەم چیرۆکە ڕووی نەدەدا. بەڵام من لە مەیاندا نهێنیەکی بچووکی خۆم هەیە. من بە بەردەوامی بە دوای بارانی دژی خۆمان دەکەوتم لەسەرەوە. ڕۆژێکیان من دوورتر ڕۆیشتم لەوەی کەوا پێویست بوو. بەسەر هێڵی هەورەکان بە بەردەوامی من بازم دەدا. بەردەوام بووم لە ڕۆیشتن لەوێ. و ئەو ڕۆژەش بەڵێ ئەم ڕۆژە هەر ئەم ڕۆژە بوو کە ژیان میگۆڕی بۆ هەتا هەتایە. هی سڵاو هی هی پێم بڵێ تۆ لە کوێی من دەمێکە چاوەڕێی تۆم. دراوسێکەمان دزی لێکراوە. ئەوان دەڵێن دزەکە یەکێکە لەوانەی خوارەوە. ڕاوچیەکان بەدەمانچەوە لەوێن سنوور داخراوە. تۆ بەڕاستە؟ ڕوخسارت وا لێ مەکە. من لەوێ بووم وایە؟ سیرکە تا ئەو کاتێکەوە باشی. سیرکە ئێستا پڕی دەدەم. زۆر باشە تۆ ئامادەی؟ بەڵێ ئامادەم. خۆت بە باشی بەستۆتەوە؟ بەڵێ. باشە ئاگدار بە ئێستا ڕادەکێشم. تۆ ئەوە دەزانی کە ئەوانەی سەرۆ زۆر باشن؟ بەڵێ ئێمە واین. بڵێ وایە ئەوان نایابن. چاوەڕێکە من شتێکم بۆت هێناوە. ئەویش لە هەردوو جیهانەکە هەیە. ئەوە چییە؟ ناتوانم ئاوا پێتی بڵێم دەبێت چاوەکانت داخەی. چاوەکانت داخە.
دەی ئێستاش بابی بینم دایخە دایخە ئەوە دامخست یانی داد خستۆ وایە؟ باشە دەی ئێستاش دەمت بکەرەوە من ناتوانم زیاتر بیگەێنمەلا چۆنەکە لە هەردوو جیهان هەیە؟ منەوە نازانم دەبێ پرسیار لە هەنگەکان بکەین بەڕاستمە نازانم خەیاڵ بکە ئەگەر بتوانین بڕۆینە هەر شوێنە کە بمانەوێ مەبەستم بەڕاستی من دەتوانم خەیاڵی ئەمە بکەم هی دەزانی چی؟ ئێمە دەتوانین بیکەین دەی با خەیاڵ بکەین و بڕۆینە خوارەوە دەی؟ ئامادەی؟ ئێستا تۆ ئامادەی؟ ئامادەم 3 2 1 هی ئاگادار بە ئێستا دێمە خوارەوە پێم بڵێ ئێستا تۆ وەستاوی ئاگاداری خۆت بە مەهێڵە قاچەکانت بڕۆم بیگرە گرتم باشە ئاگادار بە ئێستا دەسوڕێنەوە دەی قاچەکانت بگرە من وا چاوەکانم داخستووە بەڕاستی دڵم زۆر خۆشە ئاگادار بە سیرکە ئاگادار بە ئەم دارە بگرە ماندوو بم دووبارە بکەینەوە ئەم جارە باشتر ئامادە بە باشە؟ زۆر باشە ئامادەی؟ بەڵێ دەی ئێستاش وەرە خوارەوە باشە پێم بڵێ تۆ باشە بۆ سوڕانەوە شتر ئامادە بە بەڵێ با زۆر بەرز بینەوە باشە ئێستا باشتر بەرزت دەکەمەوە خەمت نەبێت گوێ لەمە بوو؟ بەڵێ دەبێ ئێمە ئێستا بڕۆین لەوەیە بیانگرت خێراکە ئادەم ئیدن نا نەخێر نەخێر تکایە مەسوودێنن تکایە ئاوازم لێ بێنن مەسوودێنن تکایە بیکی ببوورە تکایە مەسوودێنن تکایە واسی لێ بێنن واز لە کوڕەکە بێنن تکایە بەرەمدان واسی لێ بێنن نەخێر بیکی کوڕەکەم وازم لێ بێنن تکایە واسی لێ بێنن تکایە وازم لێ بێنن بیکی کوڕەکەم نەخێر بیکی تکایە وازمان لێ بێنن بیکی
کاکە ئادەم فڕۆکەیەکمان بۆ دروستکە تکایە بۆمان دروستکە کاکە فڕۆکەیەکمان بۆ دروستکە بڕۆمە سەرکارەکەم تکایە دەی دوایی منداڵی نەوازم لێ بێن دواتر دەتان بینمەوە سڵاو بەڕێز جۆن گۆستنەوەی جیهانی ڕوو دەدا بەڵێ دەبێ یاری بکەیتەوە سەرکەوین بەڵێ سڵاو ئەلبێرت خاتوونە سانسۆن چیت بۆ منێناوە مادەی پێچەوانە بۆ دانەوەی قەرزەکانم ئەوە دای دەپۆشێ هاوسەرەکەم دەڵێ ئەوە دژە ژەنگە لە بۆڕینەوتی سەرەکی پابلۆ وەرە سەیری کە ئامادەیە باشە دەست پێ مەکە تا بەتەواوی جێبەجێ دەکرێ باشە ئەوەتانی ئێستا ئێمە لێرەین واو ئەم ستافە زۆر نایابن ئەمە بۆ فرۆشتنە؟ تا ئێستا نەخێر نەخێر ئێمە جێگیر بووین ئازیزم دەتوانی ئەو کریمەی جوانکاریم بۆ بنێری؟ وا دەکەین ئاگاداری خۆت بە گوێت لەوە بوادەم ئێمە دەبێ و کریمە تەواو بکەین باشە منیش پێم خۆشە بەڵام ئەلبێت تۆ دەزانیکەوە ئەم شتێکەوە تۆ باسی دەکەی چەند ساڵێکی دەوێت لە پشەو جیهانەوە خەونێکی گەلە زۆر بەدی هاتووە بەڵام بۆ ژیان دەگۆڕێت بۆ کاری ئەم جیهانە سەرەوە ئێمە لەسەرەوە دەژین لەگەڵ ئێوە لە براوی کەسە بەهێزەکان چاوەڕێی ئەنجامەکانیان لێ دەکەین بەڵێ ژمارەیان 9 کەسە هەست دەکەم بە خێرهاتنی خاتوو ئیدین مۆری بکەین لە بەشی گشتی ترانێست کە ئەو بەشێکە لە جیهانی گواستنەوەی ئێمە سڵاو چۆنی سڵاو بەخێر بێی سپاسە دەکەم ئێستا ئەو زیاتر قسەمان بۆ دەکات دەربارەی ئەوەی کەچی ڕوودەدا بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە دەمانەوێت براوەی ئەم یاریانە دەستنیشان بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە گوێبیستی ئەوە بین دەربارەی کارە نوێیەکانمان دەستکی دابشکەری هەموو جیهانی وەستەوە ئەمە دڵڕفێنە بەڵام بینەران دەیانێ ئەو شتە بزانێت کام کارێکە براوەکانمان دەستنیشان دەکات خاتووی دن فەرموو زۆر باشە ئەمڕۆ کارێک بە یەکێک لە براوەکانمان پێشکەش دەکەین باشە لێرەوە بابڕۆین ئێستاش براوەکان لە بەختی خۆیان تاقی دەکرێنەوە باوەڕ بەمە ناکەم ئەمە خۆیەتی ژمارە سیرکە ئەمە ئیدینە من بە تەواوی دڵنیە بەڕاستی ناتوانم بڕوا بکەم من زۆر دەمێکە نەمتوانی وێ بیدۆزمەوە سێکە ئیش دەکات لە جیهانی گواستنەوە Tu recuerdo entorpecido vuelve en el otoño atardecer te miro en la garúa y mientras miro tira la cuchara de café el último café que tus labios con frío pidieron esa vez con la voz de un suspiro. Recuerdo tu desdén, te evoco sin razón, te escucho sin que estés. Lo nuestro terminó, dijiste en un adiós de azúcar y de hiel. Lo
mismo que el café, que el amor, que el olvido, el vértigo final de un rencor sin por qué. Y así con tu inquietud me vi morir de pie, metí tu vanidad y entonces comprendí mi soledad. Sí, para qué llovía y te ofrecí el último café. دوهەمین ئاگداریە لە ماوەی 5 خولەکی پێش دەرگایەکان دادەخەین. تکایە فەلە بکەن. بمێننەوە لە خەر تاکە تووشتە تایبەتیەکانتان بۆ پێشکردنەکە ئامادە بکەن. تکایە چاکەتەکانتان لابزن و بەتاڵی بکەنەوە. تکایە چاکەتەکەشت داکەنە. سەد و 65 پاوەندە. باجوڵێ. تۆ کەسێکی نوێی؟ بەڵێ. چەندەم نوۆم؟ نهۆمی سەفەر. ناوت؟ ئادەم کرێک. زۆر سپاس. پێویست بە یارمەتیە؟ بەڵێ بەڵێ من دەگەڕێم بە دوای وێستگەی 15 کەرتی 8 سێم ڕێڕەوی خوارەوە. زۆر سپاس. بەخێر بێ. بیخۆنەوە بە خۆشی بێت. نەفرەت نەخێر نەخێر بەنەفرەت بێ. من زۆر داوای لێبوردن دەکەم. تکایە بمبورن هیچ بیرۆکەیەکم نەبوو. زۆر داوای لێبوردن دەکەم. نانیگەران مەبە برادەر. ئێوە هەموو کارە نوێیەکان دەکەن. ئۆ جوانە. ناوم بۆ بچاوتیت. ئەی ناوی تۆ؟ من ئادەم کریک. بەڕێزکرۆک؟ تکایە بەدوام داوەرە. بەڕێبەر چاوەڕێ دەکات تاکو بتبینێ. باشە بەدڵنیایەوە ئێستا دێم. زۆر سپاس. هی سیرکە بزانە چی بە پشتەوەیە. بەڕاستی ئاگدار نەبوو بەڵام گاڵتەیەکی زۆر جوانە. بەڕێزکرۆک تکایە کاتمان زۆر بەدەستەوە نییە. لە دەروەی ڕێگاکەت بمبینە بۆ لیستی کەرەستەکانمان. ئەوەی پێویستە وەرە بیبە. پێویستم پێتە بۆ تەواوکردنی فۆرمی سیرخوڕی. هەروەها باجی جۆراوجۆر و دەرچوون و سوڵەی خۆراکی هاڕاو. وەرە بەڕێز کرێک.
وەرە ژوورەوە وەرە. ئەو دژە گەشە کرێمە وای لە تۆ کردووە کە بێدەنگ بی لە بەڵێنەکانت. پێم بڵێ. بەڵام ئەوە تەواو بۆ بنچینەی دادگاکە. ئایا پێم بڵێ تۆش هەمان بۆ چوونت هەیە ها؟ بەڵێ بەڵێ بەدڵنیایەوە. فەرموو دانیشە. زۆر سپاس. تۆ پێویستە خۆت ببەستیەوە بەو کورسیە خراپەوە. ببوورە؟ بەبەستم جێگای دانیشتنە. ئۆ زۆر باشە. هیچ پرسیارێکترتان هەیە بەڕێزکرێک؟ بەڵێ تەنها پێم سەیرەکەم هەموو خەڵکە لەبەر ئەوەی من بەرز دەبمەوە دەبێت چی بکەن. ئەوە تەنها ئامێرێکە بۆ ڕاهێنانە. ئەوان ئامێری بەرهەمەکەمانە لە جیهانەکەتان. لەلایەکی ترەوە تۆ هەلێکی نایابت لە بەردەستدایە. ئاسایشی کۆمپانیاکە خەڵکی جیهانی خوارەوە ئەم کارە بەدەست بێنێت، بەڵام جیاکاریە کراوە لە حەڵاتەکان. پێویستە تۆ زۆر بە باشی ئاگاداری خۆت بی. ئێستاش ئێرە واژووکە. تکایە دووبارەی دەکەمەوە واژووی بکە تکایە. و ئێستاش هەندێک ئاگاداریکردنەوە. ئێمە بە تەواوی لێ کۆڵینەوە لەسەر هەردوو جیهانەکە دەکەین، بە تەواوی وربینی بۆ بکەین. ئەوەش مانە ئەوەیە کە بەهیچ شێوەیە پەیوەندی ناپێویست لە جیهانی سەرەوە بێت. تەنها گرنگی بە کارەکە بدە و هەموو شتێ باش دەبێت. هەروە شتێکی تریش، یاساکانی ئێرە زۆر توندن. وەک دەزانی تۆ لەگەڵ شتەکانی جیهانی سەرەوە کار دەکەی. ئەوەش مانای ئەوەیە کە تۆ بە تەواوەتی هەموو جارێ تۆ بە جوانی بپشکنین. تێگەیشتی؟ ئەگەر هەر مادەیەکی تری لابێ ئەوە هەروە دەردەکرێیت و زیندانیش دەکرێی. بەڵام من وا هەز دەکەم کە ئەو شتە لە تۆ ڕوونادات. وایە بەڕێزکێک؟ وایە بەڕێز. کارێ مەکە وا هەز بکەم هەڵەم. باشە دووری خەوە. کونێکی تری گەورەی نەوت پەرەی سندووە کە لە کانزاد دزراوەکە هاتووە لە بۆڕی نەوتی سەرەکی. کار لە گواستنەوەی جیهانی دەکات ئاسایشەکە تووتر بکەن. لێ دزەکەی جیهانی خوارەوە هەفتەی ڕابردوو لە سێدارە دران. لەبەرە بەیانی ئەم بەیانیە لە خاڵی جیابوونەوەی نێوان جیهانەکان. لەم بارەیەوە بەرپرسانی جیهانی بۆ ئەم حاڵەتە لێدوان دەدەن. بەدڵنیاییش نامانەوێت ئەوان بێن بۆ جیهانی ئێمە. ئەوە بەڕێز لاگابواڵانە کە بەڕێوەبەری نۆمی سەرەوەیە. ئەوەش هەواڵەکان بوو کە پێشکەشماکردن لە کەناڵی کوردیاوە. زۆر سپاسان دەکەین. ئادەم تۆ نابووایە ئەو کارت بکردایە. من دەمتوانی بۆ تو ڕوون بکەمەوە. جیهانی گواستنەوە خراپترین شت بوو کە تا ئێستا بەسەرمان هاتووە. ئێستا چی تۆ یەکێک لەوان؟ ئەو خەڵکانە هەمویان چڵێسن. تۆش بە نیازی قازێکی زێڕینیان بدەیت هەیە پێم بڵێ. ئێمەش خۆ هیچمان نییە. بەڵێ ئێمە خەڵکی خوارەوەین. مەبەستم ئەوەیە تەنها ڕێگەیەکە. لەبەر ئەوەیە هیچمان نییە. پێم بڵێ کە هیچم نییە. بەڵکو هەموو شتێکم هەیە. بەڵێ هەموو شتێک. و من هەموو شتێکم دا پێی وەکو کوڕی خۆم مامەڵەم لەگەڵ کردی. من دڵنیام تۆ لێرە دەچیتە دەرەوە خۆت بە کوش دەدەی و ئەوە هەموو شتێکە کە دەیکەی تەنها لەبەر ئەوەی خۆت بە کوش بدەی. بە نەفرەتی. ئەمە چییە؟ ئەڵبێت تکایە وەرە. من مەبەستم ئەوە نەبوو. تکایە ئەڵبێت تکایە وەرەوە. چاوەڕێ نەکەیکەوە من ئەوە لە بیر بکەم. ئەو گواستنەوەی جیهانی هەموو خێزانەکەمی لە ناو بێرد. تێگەیشتی؟ سیرکە ئەگەر بمتوانێ ئەم گواستنەوە جیهانیە بەکار بهێنم. ئەو پاوەردە پەمەیەی تەنها بیکی بۆ ئەوە بوو. تەنها بۆ ئەو بوو جۆرە هیوایەک ببەخشم بە ژیان. ئەوە تەنها شتێکە دەمەوێت بیکەم. دەیتکایە ئەلبێرت. دەیتکایە پێویستم بە یارمەتیتە. ئەلبێرت تکایە. دەیتکایە. باشە. زۆر باشە. یارمەتی دەدەم. باشە باش. زۆر باشە. ئەمڕۆ بۆ یەکەم جار کەسێک دێتە لامان. بەخێر بێ. سڵاو. سڵاو. من ئەیدین مۆرم.
ئیدن مۆر من ڕووداوێکم بەسەر هات کاتێک هەرزەکار بووم هەموو شتێکی پێش ئەوە نەما هەندێک جار شتەکان لە خۆما بۆم دەگەڕێنەوە بەڵام من دڵنیا نیم کە ئەو شتانە ڕاستین یان خۆم دروستیان دەکەم ئەوە بێئومێدیە دەزانم من هەر شتێکم لێون بێت ئەوە لەوەیە بەڵام ئەوەی کەوا من دەترسێنێ زۆربەی کات وەک ئەوەیە کە هەست بکەی شتێکت لێون بووە بەڕێز کرد بەڵێ ئەوەش کلیلی سیستەمی ساردکردنەوەی تۆیە بۆ ئەوەی بتوانی سیستەمەکە بپارێزی و ئەوەش یەکەم بەشی تۆیە لە مادەی پێچەوانە زۆر باشە ئاگادار بە پێش ساردکردنەوە خێرا گەرم دەبێت زۆر سپاس هی وابزانمەوە کەسێکی زۆر نابووتە من هەموو جارە لە دوای ناخواردن دەچم جگەرە دەکێشم بۆچی سەرێکمان لێ نادەی بۆ خۆمان هەندێک گفتوگۆ دەکەین زۆر باشە بێگومان هی بۆب ئاساییە بێمە ژوورەوە بەڵێ بەڵێ وەرە ژوورەوە هی پێم لە تۆ جگەرە دەکێشی نانا زۆر سپاس من جگەرە ناکەشم زۆر باشە وەرە دانیشە دەبینی ئێرەکە چۆڵە لەمە دوا کەس ناتوانێت لە جیانی گواستنەوە جگەرە بکێشێ بەڵام من هەردەی کێشم نەفرەتی خەڵک لێرە ڕێگایکی سەیریان هەیە بۆ بینینی شتەکان جیاوازی هەر شتێکیان هەر کەسێک پێی دەڵێن ڕووی گرژ بەو جۆرە دەکرێت داوای چاکەیەکرد لێ بکەم بەڵێ بێگومان دەکرێ هەندێک پوڵم بۆ بێنی وتت پوڵ بەڵێ پوڵ نامەوێ خۆم هەڵبی کێشم بەڵام من لە جیهانی سەرەوە گەورەترین کۆمەڵگەی پوڵم هەبوو ئەگەر تۆ دەتوانی هەندێک پوڵی جیهانی خۆتانم بۆ بێنی زۆر سپاس دەکەم باشە بەڵێ مەبەستم بەڵێ بێگومان تۆ خەمت نەبێ بۆتی دێنم زۆر باشە زۆر باشە دژە هێزی کێشکردن زۆر ئەستەمە بەڵێ تۆ ئەوە دەزانی باشە من کارم لەسەر ئەوە کردووە ئەو کرێمێکەوە دروستم کردووە کرێمن دژە پیربوونە ئۆ زۆر باشە ئەگەر پێویستە بە یارمەتی بوو ئەو من لێرەم بۆ شارەزام لە گەاندنی کۆمپیوتەرەکان پێویستە باش شتێک بوو پێم بڵێ باشە کەوایە پێم وایە کەوا شتێک هەیە کە تۆ دەتوانی یارمەتیم بدەیت پرسیارێکم دەکرد ئەگەر تۆ بتوانی پەیوەندیم بۆ دروست بکەی لەگەڵ کارمەندێکی سەرەوە لە جیهانی سەرەوە جیهانی سەرەوە؟ بەڵێ ئەو کەسە ناوی ئیدن مۆرە بێگومان باشە باشە پلانەکە چییە؟ هێشتا ئەوە نازانم کاری لەسەر دەکەم بەڵام خۆ تو ئەوت بینیوە وایە؟ نەخێر من ئەوم بەباشی نەبینیوە بەڵام ئەو لەوەیە پابلۆ من مەبەستم ئەوەیە ئەو ڕێک پێنج نهۆم لە منەوە دوورە هەر ئەوەندەیە تۆ دڵنیە ئەوە شایەنێتی؟ مەبەستم ئەوە 10 ساڵ تێپەڕی بەسەر بینینی ئەو بەڵێ شایەنێتی
زۆر جوانە ئەو پیاوەیە کە قژی نییە باوەڕ بەوە ناکەم. کەوایە چی جۆرە کراسێکت دەوێت کراسی وەرزشی یان کراسێک قۆچەی خوارەوەی کرا بێتەوە؟ بەڵێ وەکو کراسێک بەیەخی خوارەوەی ئاسایی بێت لەگەڵ چاکەتێکە؟ بەڵێ با چاکەتێکی گونجاو بێ. تۆ زۆر پێش دەکەوی بەڕێز کێرک. سپاس. ئێستا پێویستە ئەوە ڕوو بدە لە هەر چرکەیەکدا. لێرە ئەوە دێت وا دەبینم. لە کۆتاییدا کاریگەری ئەو شتە چەندە؟ باشە ئێستا بەڕاستی تەنها چەند چرکەیەک بەڵام و ئێستا خۆتان دەبینین کاری لەسەر دەکەین. بە تەواوی دەست پێکراوە بەم زوانەش دەست بە توێکاریەکە دەکەین. دواتر ئێمەش نمونونەکە لەسەر ئەم ژنەی خوارەوە تاقی دەکەینەوە. ئەوە کرێمی جوانکاریە بە بۆنەی هەڵۆوێن. ئۆهۆ ئەوە کرێمی جوانکاریە بە بۆنەی هاڵۆوین. ناوە ستانداردی جوانکاریان دەستکەوت لە خوارەوە وا بزانمەوە باشترە. هی وازە برادەرە بێنن ئەوان تەنها چاوچنۆکن هەرەوەندا درەنگە پێم وا بێ دەمێنیتەوە؟ بەڵێ بیر دەکەمەوە بزانم ئەو شتانەی ماوە تەواوی بکەم. باشە دەبێ ئەو سەگە بەرمەوە وەرە کچێ وەرە با بڕۆین. هی تۆ دەزانی کە ئەوان ناتوان کاتی زیاتر بدەنێ؟ بەڵێ دەزانم. باشە تەواو سبەینێ دەتبینمەوە زۆر بە گرانی کار مەکە. زۆر باشە. سڵاو بەڵێ هەوە ناببوورە بۆ ئەم شەو بەدەستی هێنا. بەڵێ بە گوێرەی سبەی دەتوانی بێیت. باشە دەتوانی ناوەکەتم پێ بڵێیت؟ بۆ ڕۆ جۆیتس. سپاس. باشە کاتێکی خۆش. بڕوان پێ بکە ئادەم بەرەو سووتان دەچێت. پەرۆشەکەش تەنها بە بەکارهێنانی هەندێک ئاوی سارد بۆ خوارەوە. تکایە لە بیرت بێت تۆ نابێت کاژمێرێک زیاتر لەگەڵ شتانە بمێنیتەوە. بەڵێ دەزانم تەواو. باشە پابلۆ ئەوە چییە؟ پێم بڵێ چییە؟ باشە تۆ پلانت چییە؟ هەرجل لەبەر دەکەیت و دەیگۆڕی دەڕۆی بۆ ئاسمان پاشان چی؟ من نازانی. نازانم. باشە با من یەکسەر ئەو بەدەست بێنم. باشە ئەو دەتبینێ. باشە ئەو خۆی هایشتە ناو سوپاکەت دەڵێت کە تۆی خۆش دەوێت و هەرگیزش لەبیرت ناکات. بەڵێ لەوانەیە هەر لە کاتی دەست پێکردنەوە تۆ بۆی سوتاوی تۆش پێت بووە کە خۆشم دەوێت بەڵام لە ڕاستیدا تۆ دەڕۆی و لەوانەشە جارێکی تر نەبینیەوە بۆ 10 ساڵی تر. هەروەها چی تۆ بەڕاستی بیر دەکەیەوە کە ئەو تەنها چاوەڕە تۆ دەکات؟ بەڵێ بێگومان وا دەکەم. ئادەم تۆ لە لای خوارەوەی. باشە ئەوت بەدەست هێنا؟ بیسی دەزانی چی؟ من گرێو دەکەم کە ئەو کچە بانگی پۆلیس دەکات بۆ جاری دوم تۆ بینی. منیش دڵنیام کە بانگی پۆلیس ناکات. ئادەم تۆ زۆر لە خەیاڵدای. باشە بۆچی ئەوەندە دوودڵی لەگەڵم خەڵکانە؟ ئەوە باشترە. دەزانی براکەم هەمان ڕێگای هەبوو؟
لەو کاتێ تۆش دەچیتە سەرەوە تۆش وەکو ئەو ناگەڕێتەوە ئاوا کۆتایی پێدێنی هی ئیدن ئێستا سەیرکە ئادەم لە بەردەمتە چاوەڕێم بکە دەیتر چێ لەوەیە خێرا قسە بکە چێ لەوەیە ناموی جیهانەکەی تر ئیدن ئیدن سیرکە ئێستا ئەو منم ئۆ بەڕێز بۆڕۆ چۆتێس وایە چاوەڕێکەیە خولەک هی ئیدن سڵاو من ناوم پاوڵایە ئەها ئەوەی کە دوێنێ بە تەلەفۆن قسەمان کرد نانا ئێمە یەکتر دەناسین بەڵام من زۆرم پێ سەیرە کە پاش ئەو هەموومایە منی پێشگوێ خستووە نا ئەو تەنها شتەکانی بیرچۆتەوە مەبەستت چییە؟ ئەو تووشی بیرچوونەوە بووە چاوەڕێکە واتە لە بیرچوونەوە نەخۆش لە بیرچوونەوە؟ بەڵێ دوای ڕووداوەکە بەڵێ ویستت من ببینی؟ بەڵێ 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 نەخێر سیرکە من بیرم لەوە دەکردەوە کەوا ئێمە لە ڕاستیدا من بیرم دەکردەوە کە ئەو بەهرەی کە کارم لەسەری کردووە نیشانتی بدەم من بیرم لەوە دەکردەوە کەوا سەرنجڕاکێش بێ بۆ تۆ ئەیوانە هەروەها قسەکردنێکی پیشەیانە بەڵێ دەتوانم کاوە نیشانتی بدەم
بەڵێ بێگومان دەتوانین بۆنە. دەزانی چرکێک دەخایەنێت تاوەکو کارەکە کارا بێ. باشە؟ بەڵێ من کارم لەگەڵ ئەو گەنجە کردووە کە لە جیهانەکەی تر لە جیهانی گواستنەوە کار دەکات. من سەرسام بووم بە کارەکانی ئەو گەنجە. ئەو گەنجە لەو کاتەوەی کە منداڵ بووە کێشێت توش بووە بەڕاستی کێشەکەی زۆر ناخۆش بوو. ئەو ڕاستە ناخۆشە. بەڵێ تۆ پورەکەی بیکی دەناسی؟ ئەو تاکە ئەندامی خێزانەکەیە کە لە ناو ئەوان دامابێت. باشە تۆ دەبێ ئەو بهێنی. باشە لە ڕاستیەکەی ئەوەیە کە ناتوانێت ئەو بێت بۆ ئێرە بەڵام بۆنە. باشە چونکە ئەو سەر بە جیهانی خوارەوەیە. چی؟ بورە؟ من تەنها نازانم تۆ بۆچی ئەو شتانە بە من دەڵێ. بەڵێ من پێم وا بۆ ئەم شتانە سەرنجڕاکێش بێ بۆ تۆ. ئەو زۆر نایابە. ئەو ستافە چییە؟ ئەم شتە لە ڕاستیدا نهێنیەکی تایبەت خۆمە. حەز بە نهێنی دەکەم. تۆ باشی؟ بەڵێ من باشم. بەڵێ لە ڕاستیدا من زۆر باشم. ئارەقە دەکەی؟ ئەو بەڕاست خوایە سەیری ئەمە بکە. بەڵێ من زۆر باشم. تکایە تۆ دڵگرامە بە بڕوا بکە من زۆر باشم. دەی دواتر دەبینەوە دەگەڕێمەوە باشە؟ من دەگەڕێمەوە. زۆر باشە. چاوەڕێ بکە. ئێستا دەڕۆم دواتر دەگەڕێمەوە. زۆر ڕووخۆش بوو. ئای ئەمە چییە؟ نەخێر نەخێر هەی تۆ ئەو ناگەڕێتەوە؟ بەڵام بۆچی؟ نا باوەڕ ناکەم. بەڵام ئەو کوڕێکی زۆر زیرەکە. دەزانم. پابلۆ تکایە. کورە تۆ دەزانی کە چۆن ئەو شتانە هەڵدەگری پێم بڵێ. تۆ بە تەواوی خۆت سوتاندووە. بۆ یەکەمێک زیاتر ئاگداری خۆت بە. لە ناو جێگاکەت کەمێ زیادی لێدا تا چاک دەبی بەردەوام بە. باشە. پێم بڵێ هەموو شتێک باشە بەڕێزکۆک؟ بەڵێ هەموو شتێک باشە بەڵام تەنها ئەوە نەبێ کە من هەمیشە شتەکان پاک دەکەمەوە. ئەوەش لیستی کاندیدەکانە بۆ نووسینگەی دادوەرەکان. زۆر باشە زۆر سپاس. لە کۆتایی ڕۆژەکە دێت بۆلات بۆ دیاریکردن. هی دەتوانم بیبینم؟ بێگومان. پیاو مۆدێلەکەوە گەوەیە تۆ قازەکەت لێنە پیاو. ئەوان دەیانێت چی بکەن؟ بڵێم چی؟ کاتی نمایشەکەیە. سەیرکە ئێستا کاتی نمایشەکەیە. خۆ دەیبینی تۆ تازە دەستت پێ کردووە کاتی خۆش بەسەر دەبەی.
پێش ئەوەی کە دەست بە بەخشینەکان بکەین ئێمە لیستێکی تاکە کەسیمان هەیە کە چیتر پێویستیمان بە خزمەتەکانیان نییە. ئالبێت میدوا، سۆزان گۆنزالێز، جۆن فیلیپ. باوەڕکەن هاوڕێیان چیتر شتەکاتان کار ناکەن، شتێک نییە تا نیگەران بن، مەترسا شتێ باشە. بیاتریس جۆیستی، بۆ بڕۆ جۆیتر. باوەڕکە ئەوە هەڵەیە سۆماتچی شتی وا نابێ. کارۆلین هێنلیس. ببورن هاوڕێیان. ببورە تۆتت بۆ بچۆتۆس؟ باشە من پێم وا بێەوە هەڵەیە وایە؟ هیچ هەڵەیەک نییە بەڕێز بۆریۆ چۆنیس لا پەڕی خانە نشینەکەت پێ دەدرێت و بەڵام ڕێکەوتنامەی گواستنەوەی جیهانی بە کۆتایی دێت ئیتر تۆ دەبێ بچیتەوە بۆ ماڵەوە. جێب دۆهێم ئێبیۆ کراسی دیمیتری ڕۆستاف ئۆسکار فلۆتێر ستیڤن کڕێگ. هەرگیز لێرە باوەڕ بە هیچ کەسێک مەکە، هەمویان یەک کۆمەڵن ئادەم. تەواو مەبەستم ئەوەی هەموو شتەکان کۆ دەکەیەوە دەڕۆی؟ پاشتی و 1 ساڵ ئەوان وەکو زوبڵ دەرم دەکەن. بەڵێ ئەوە شێوازی ئەوانە. ئەوە بۆ کۆمەڵەکەت لێرە شتی زۆر دەکرێت، دەستم دەدەیتێ؟ با بۆ دڵدەم هەڵیدا. باشە دەست خۆش وەرم گرت. هەی بۆب من بەڕاستی بەداخەوم. تۆ هیچ خەم بۆ من مەخۆ هاوڕێکەم، ئەوە دۆڕانیێوان بوو. ڕاستە ئاگاداری خۆت بە. باشە